بۆچی نەرمین خان؟ بەخۆم و بەبرام ژیانمان بۆ دۆزەخ مەجبور مامەکمانە بوو چونە لای ئەو ئەو بە خێوی کردین مامیشم زۆر زۆر شەڕانگێز بوو حەزی لە شەڕ شتیوا بوو تووشی دژمنداری بوو زەلامەکی کوشت خەڵکی ئاوایی پیاوە مەعقوول و ئەوانە هاتن ببوورە ئەو کوژراوە لە هۆزێکی گەورەی کوردستان بوو چەند پیاوی مەعقوول و ڕوش سپی هاتن ئەلە سەس ئاوەچی بەو ئاگرەی داکەن بەڵام ڕازی نەبوون مەجبور دەیەکەمان بەجێ هێشت ڕۆیشن لۆ دەیەچتکە ماوەچ پێچ و دیسان چەند پیاوی مەعقوول و ڕش سپی خڕبوونەوە لۆ ئەوەی سڵحی بکەن ئەیکرا ئەجەبالۆت بجێڕمەوە سڵحیان کرد مام ڕازی بوو 100 سەرەمەر بدەنە ساحب کوژراوەکە و لەگەڵ کچێک مامیشم 50 سەری هەبوو لە ناو خزم و خێرخواز و ئەوانە پەنجاکەی دیشان لۆ تەرتیب کرد دایانێ ما کچەکە بەدبەختی لۆ من دەرچۆزە یعنی تۆ لە جێی خوێندرای بەوان مامۆژنم هاتە لای من گوتی دەبی مێردی پێ بکەی ئەمش ڕازی نەبوو تەمەنە چەند ساڵ بوو 15 ساڵ بوو مامەم هات زۆر زۆر قسەی ڕاقی کرد قسەی ناشرنی پێگومە تۆ حەیامانە بێ تەمات بە کەسە چکەیە لۆچی خۆتدانە زۆر ناڕەحەت بووم زۆر گریام زۆر ناخۆش بەداخەوە ئەمن هێشتا منداڵ 15 ساڵ بۆنی شیری خاوم لێدێ دایانمە پیاوەکی 45 ساڵی ئەی نەرمی خان پیاوەکە کێ بوو برای کوژراوەکە بوو سەرۆک هۆزە بوو باوەڕ تەبی ڕۆژی بووچینی لە باتی نازم بداتێ دوو شەقی لێدام زۆر ناخۆش بوو زۆر یەک لە خێزانەکانی هات گوتیە من ژنی یەکەمم ئەتو ژنی سێمی یعنی پێش تۆ ژاوسەریکەی هەبوو بەڵێ بەڵێ دوو ژنیتکەی هەبوو وتی ئەوە نەریتی هۆزەکەیە ئەمە لێدانەکە نەریتی ئەو هۆزە بووە بەڵێ دیارە دێمەش ئەو شەقەمان خواردێ ئەو لێدانەمان خواردێ و زۆر ئامۆژگاری کردم گوتی کچم خۆت بگونجینە لەگەڵ خەڵکی لەگەڵ ئەو هۆزەی ژیانم زۆر زۆر بەرەو ناخۆشیێت ئەم ژنەی زۆر باش بوو زۆر خزمەتی فەلاح بەگمە کرد